بەکتریای ئێشپایلۆری بەکتریای گەدە مەترسی توژمان بە چی نەخۆشیەک زیاد دەکات. بەبێت توێژینەوەیەک کە ئەو کەسانەی زیاتر تووشی بەکتریای گەدە واتە بەکتریای ئێشپایلۆری دەبن، مەترسی توژمان بە نەخۆشی ئەڵزایمەر لە بیرچوونەوە زیاتر دەبێت. بەبێت توێژینەوەکان کە لە وڵاتی ئینگلتەرا بۆ کەسانی سەر و 51 ساڵ بۆ ماوەی زیاتر لە 29 ساڵ ئەنجام درراوە تیا دەرکەوتووە، ئەو کەسانەی کە هەوکردنی دەستنیشان کراون بە هەوکردنی بەکتریای گەدە مەترسی توژمان بە نەخۆشی ئەڵزایمەر لە بیرچوونەوە بە ڕێژەی لە 11 زیاد دەکات. لە هەمان کاتە ئەگەر ئەم هەوکردنە بۆ ماوەی زیاتر لە 2 ساڵ بەردەوام بێت، ڕێژەکە زیاتر دەبێت بۆ لە ڕێژەی لە 24. توێژداران لە کۆتاییدا ڕێنمای هاوڵاتیان دەکەن ئەو کەسانەی کە نیشانەکانی برینی گەدە و هەروە هەوکردنی بەکتریای ئێشپایلۆریان هەیە، زووتر و زیاتر پشکنی ئەنجام بدەن بۆی کە لە کاتێکی زووتردا چارەسەر وەربگرن و دوور بن لە مەترسی توژبوون بە نەخۆشی ئەڵزایمەر و لە بیرچوونەوە. تەندروست باش و سەلامەت بن. سمارت وەرچەرخانە.